إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە. زۆر زۆر سوپاسی ئەکەین بۆ ئەو بارانی ڕەحمەتەی کە بۆمانی دابەزاند. داوای لێ ئەکەین ئەی پەروەردگاری مەزن، بارانی ڕەحمەت و خێر و بەرەکەتت بەردەوام بێ لەسەرمان، و خێر و بەرەکەتی خۆت بڕژێنی بەسەر خاک و نیشتیمان و وڵاتمانە. لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە ئەمڕۆ ئەچینە خزمەتی ئاەتێک لە سوورەتی ئەنفال، آيتي 33. خواي پروردگار فرمي: وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. هرگيز خواي تعالى سزاو بلاي خوي نانيري بو أمتي إسلام لكاتيكا كتو لناويانا ماوي أي محمد صلى الله عليه وسلم ورد بنوا. هرگيز خواي پروردگار سزاو بلاي عام و قشتي خوي نانيري بو سر أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم ما دام پیغمبري خدا صلواتي خواي لسر بي لناويانا بي. وما كان الله معذبهم، وهرگيز نبوة ونابي خواي پروردگار سزايان بدا وهم يستغفرون، لكاتيكا كأوان بردوامن لسر داواي لبردن كردن لخواي پروردگار. دو أمانة. ابن عباس آموزای پیغمبر صلی الله عليه وسلم و مفسری قرآن کە پیغمبر خۆی دوعای بۆ کردووە ئەفەرمێ: إن الله جعل في هذه الأمة أمانين لا يزالون معصومين مجارين من قوارع العذاب ما داما بين أظهرهم. ئەفەرمێ بەپێی ئەم ئاەتە خواي تعالى دو أماني بو أمتي پیغمبر دا بزاندوه. دو أمان بردوام خوا ايان پاريزي بهوي او دو أمانوا. أماني يكميان پیغمبري خوايا صلى الله عليه وسلم تالنا أمتي إسلاما هبه خواي تعالى غضب عذابي قشتي خوي دانا بزين بسر أمتي محمد صلى الله عليه وسلم. أماني دهم أويك حتاوكو أمتي محمد صلى الله عليه وسلم استغفار داواي لبردن كردن لناويانا بردوان بي خوي تعالى عذاب سزاي قشتيان بسر أنا باريني. جاء فرمي: فأمان قبضه الله إليه. أمانك في غمر صلى الله عليه وسلم خواي تعالى برزي كردو بولاي خوي وأمان بقي فيكم
ئەمانێکیش بەردەوام لە ناوتانە ماوە حتا قیامەت ئەویش ئەوەیە ئەگەر ئێوە داوای لێبوردن بکەن خوای تەعالا غەزەب و سزای خۆیتان بەسەرا دانابارێنێ دانابەزێنێ. زانایانی ئیسلام ئەفەرمن لێرە مەبەست ئەوەیە کە ئایا ئەمانی یەکەم بالفعل نەما لەنا ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم کە بوونی پێغەمبەرە بە وەفاتی پێغەمبەر ئیتر ئەو ئەمانە نەما، يعني هەڵگیرە؟ ئەفەرمن نەخێر. ما دامت سنة النبي صلى الله عليه وسلم مطبقة في حياتهم، في بيوتهم، في أعمالهم، في حلهم وترحالهم، في أفراحهم وفي أتراحهم، في كسب أموالهم وفي إنفاق أموالهم، في اختيار زوجاتهم وفي تطليق زوجاتهم، في تربية أبنائهم وإلى آخره. ما دام هذا موجود فيهم فهم في أمان من عذاب الله. أفرمن حتى سنتي پیغمبر صلى الله عليه وسلم تطبيق كرابية وجيب جي كرابية لنا أمتي پیغمبرها صلى الله عليه وسلم، حتى وكو ريبازي پیغمبر لنا أمتي پیغمبرها جيب جي كرابية لجيانيانا لماليانا لكارو كاسبيانا لكردوكانيانا لهلصان ودانشتنيانا لسفرو مانويان لمالا لخوشي ولنا خوشيكانيانا لكاسبي كردنو پیدا کردنی پارە و ماڵ و سامانیانە، لە سەرفکردنی ماڵ و سامانیانە، لە خەرجکردنیە، لە هەڵبژاردنی هاوسەری ژیانیان و لە کاتی تەلاقدان و لەو حاڵەتەیانە، لە هەموو لە تربیەتی ماڵ و مناڵیانە، لە هەموو ژیانیانە ئەگەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناویانە مابێ وەک ئەو وایە پێغەمبەر خۆی مابێ. مژدەیەکی زۆر خۆشە، بەڵام لە هەمان کاتیشە ترسێنەرە. مژدەیەکی خۆشە بۆ ئەو کەسانەی کە ئیلتیزامیان هەیە بە مەنهەجی خوا، بە بەرنامەی خوا، بە پرۆگرامی خوا، بە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوانەی کە ئیلتیزامیان هەبێ خوای تەعالا ڕەحمیان پێکا، وەک ئەو وایە پێغەمبەر لە ناویانە مابێ. پێویستە ئێمە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین. ئەگەر چی پێغەمبەر خۆی ماڵ ئاوایی لێکردین و گەڕایەوە بۆ لای پەروەردگاری، بەڵام هەموو ڕێبازەکەی بۆمان نووسراوەتەوە، بۆمان دیاری کراوە، قورئانێکی بۆمان بەجێهێڵاوە، سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کاملی و بە جوانی بۆمان ماوەتەوە. ئەگەر ئێمە جێبەجێی بکەین لە ژیانمانە، لە هەموو هەڵس و کەوتەکانی ژیانمانە، بەخوا وەک ئەوە وایە پێغەمبەر خۆی لە ناومانە بێ، خوای تەعالا سزامان نادا، عەذابمان نادا. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. خوای تەعالا سزای ئێوە نادا، بۆ سزاتان ئەدا لە کاتێکە ئێوە سوپاس بکەن، ئیمانی تەواوتان بەخوا هەبێ، ئیمانتان هەبێ بە ڕێبازەکەی خوا، خوای گەورە هەرگیز سزاتان نادا. بەڵام ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێ، خوا پەنامان بدا، خەتەرە. ئەی ئەگەر ئینسان پێی خلسکە، ئەی ئەگەر ئینسان وەکو خوای تەعالا دروستی کردووە، ئینسان قابلە بە هەڵەکردن. كل بني آدم خطاء، هەموو بنی ئادەمێ قابلە بە غەڵەتکردن. ئەلەو کاتە خوای تەعالا ئیستیغفارەکەی داناوە، داوای لێبوردنکردنەکەی داناوە، ئەوە ڕزگارت ئەکا. ئەگەر هەڵەتیش هەبێ، ئەگەر ئێمە لەسەر گوناح و لەسەر تاوان و لەسەر زوڵم و ستەم بەردەوام بین، پێش ئەوەی عەذابی خوای گەورە بێت، تۆ تۆبە بکەیت و ئیستیغفار بکەیت، خوای گەورە عەذابەکەت لەسەر لا ئەبا. بەسەرهاتی پێغەمبەر یونس باشترین نمونەیە. پێغەمبەر یونس دعوەتی قەومەکەی ئەکرد، قەومەکەی هەر سەرکەش بوون، هەر لار بوون، حتا پێغەمبەر یونس بێزار بوو لێیان. ئەوە بوو سەری خۆی هەڵگرت و دەرچوو لە ناویان. خوای تەعالا سزای نزیک کردەوە، پیاوە عاقڵەکانیان و پیاوە ژیرەکانیان زانیان، هەستیان بە خەتەرەکە کرد، بۆیە داوایان لە قەومەکەیان کرد، وتیان قەومەکەمان با فریای خۆمان بکەوین. ئەوە یونس ڕۆیش دوایی وەکو قەومەکانی پێشوو ئێمەش سزامان بەسەرادا ئەبارێنێ، با فریای خۆمان بکەوین.
ئەوە بوو فریای خۆیان کەوتن تەوبەیان کرد. خوای تەعالا باسیەکات کە قومی نینەوە قومی مووسڵ زیاد لە 100,000 کەس ئەبوون ئەو کاتە خوای تەعالا لە قورئانە تۆماری کردووە گەڕانەوە و تۆبەیان کرد خوای تەعالا سزاکەی لەسەریان هەڵگرت. بە هەمان شێوە لە نمونەی واقعی خۆتە ئێستا تۆ کوڕەکەت لە ماڵە تەلەبێ لە مەکتەبە تەمەڵە لە دەرسێک لە دەرسەکانەیە لە چەند دەرسێکە کەوتووە شەهادەکەت بۆ دێنەوە سەیرەکەی لەگەڵەوەی ئەو هەموو مەسروف و ماندووبوونە و عەزیەت خواردنەی تۆ سەیرەکەی مناڵەکەت کەوتیە زۆر تووڕە ئەبی بڕیارە دەی عقوبەی بدەی کاتێک مناڵەکەت تۆ ئەبینێ زۆر تووڕە بوویتە گیانی ئەم مناڵە هەستەکە کەچی غەڵەتێکی کردووە هەستەکە کەچی کەم تەرخەمیەکی کردووە بۆیە یەکسەر بەدەم چایەوە بە هەموو گیانەوە دیارە بۆیە بڕیار ئەدا ئەڵێ ئەو پارەشە کە کۆم کردوتۆ لە دەخیلەکەمە ئەڕۆم ئەیدەم بە مامۆسایەک تا زیاتر فێرم کەوە بۆ ئەوەی لەو دەرسانەی کەوتمە هەڵسمەوە. کاتێک تۆ ئەبینی ئەم عەزمە لە کوڕەکەتە ئەبینی کاتێک ئەبینی ئەو چۆن گۆڕا چۆن بیری کردەوە بێتە خۆیان ئیتر بەڕاستی تۆیش ئەو سزا و عقوبەی کە بڕیار دابیدەی نایدەی چاوەڕوان ئەەکەی بزانم بەڕاستی ئەو خۆی چاکەکە. بە هەمان شێوە نمونەی بەرزی بۆ خوای پەروەردگارە خوای تەعالا کە ببینێ خەڵکی ئەگەڕێنەوە بۆ لای خەڵکی تەوبە ئەکەن خەڵکی ئیستیغفارەکەن بە تەئکید خوای تەعالا لێیان ئەبورێ. ئیستیغفارکردن برا بەڕێزەکانم واتە داوای پۆشینی تاوانەکان داوای لێبوردن زۆر مهمە. تەسەور بکەن هیچ زکرێ لە قورئانە ئەوەنەی ئەو ئیستیغفار و تەسبیحە کە زۆر جا لەگەڵ تەسبیحە خوای گەورە باسیەکە لەگەڵ سوبحان اللهە لەگەڵ تەسبیحاتە هیچ زکرێ ئەوەنەی ئەستەغفر الله باس نەکراوە لە قورئانە. وخوای تەعالا دوو ناو لە ناوە جوانەکانی خۆی یەکێکیان ئەلغەفورە ئەوی تریان ئەلغەفارە. غەفور واتە لێبوردە و غەفار سیغەیەکی مبالەغەکردنە و زیاتر و زیاتر لێبوردەیە. 11 جار ناوی ئەلغەفور لە قورئانە هاتووە 4 جاریش ناوی ئەلغەفار لە قورئانە هاتووە. ئەمە بێجگە لەوەی کە سەدەها ئاەت باسی ئەوە ئەکا کە ئینسان داوای لێبوردن بکە خوا لێبوردەیە خوا بەڕەحمە خوا بەبەزەییە. بە چەندین شێواز خوای تەعالا باسی ئیستیغفاری بۆ کردین حتى تەنانەت باسی ئەوەی بۆ کردین کە مەلائیکە جاری وهەیە داوای لێبوردن بۆ ئێمە ئەکا وەکو خوای تەعالا لە سوورەتی غافرە ئەفەرمێ ئاەتی 7 ئەفەرمێ الذين يحملون العرش ومن حوله ئەوانەی کە عەرشی خوا هەڵەگرن ئەو مەلائیکانە و هەموو ئەوانەی دەوروبەریشیان يسبحون بحمد ربهم بەردەوام خەریکی تەسبیحاتی خوای گەورە ئەکەن و سوپاسی خوای پەروەردگارەکەن ويؤمنون به إيمانك تواو توان بخواي پروردگار هي ويستغفرون للذين آمنوا وداواي لبردن بو أهل إيمانكن ملائكة كان إخوة قورترين ملائكة كان إخوة أوانيك عرش إخوة الله قرن بو منو تو داواي لبردنك بو أوانيك أهل إيمان داواي لبردن أكن أوان داواي لبردن بو إيما أكن أبي إيما چند بلو بايمان برز بي أجر أهل إيمان بين ملائكي عرش داوای لێبوردنت بۆ ئەکەن. هەروەها خوای تەعالا لە قورئانە باسی ئیستیغفاری پێغەمبەرانمان بۆ ئەکا ئیستیغفاری ئەنبیا للمؤمنین چۆن پێغەمبەران داوا ئەکەن لە خوای تەعالا کە خوای تەعالا لە ئیمانداران خۆش بن. چەندین ئاەت لەو بارەوە هەیە یەکێک لەوانە ئەوەیە کە خوای تەعالا لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 41 باسی دوعاکەی ئیبراهیمەکە پیغمبر ابراهیم صلاة و سلامی خوای لێبێ ئەفەرمێ ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب داوای لێبوردن لە خوا ئەکا بۆ خۆی پاشان بۆ دایک و باوکی پاشان بۆ هەموو ئیمانداران حتا ڕۆژی قیامەت کە من و تۆیشی بەرەکەوێ. هەروەها لە قورئانە لە چەندین شوێنە خوای تەعالا باسی ئەوەی کردووە کە پێغەمبەر داوای لێبوردن بۆ ئێمە بکا وەکو خوای تەعالا لە سوورەتی ئالی عیمرانە ئاەتی 159 ئەفەرمێ فاعف عنهم واستغفر لهم لێیان ببوورە ئەی پێغەمبەری خوا
و داوای لێخۆشبوونیانیش بۆ بکە لە خوای تەعالا بۆی خوای گەورە لیان خۆش بێ. و چەندین ئایەت دەربارەی ئەم مەسائلانە هاتووە. و هەروەها خوای تەعالا من و تۆیش فێر ئەکا، من و تۆی ئیمانداریش فێر ئەکا کە ئێمە داوای لێبوردن بۆ خۆمان بکەین و بۆ ئەو ئیماندارانەی کە لەگەڵمانان و بۆ ئەو ئیماندارانەش کە لە پێشا بوون باو باپیرانی ئێمە. خوای تەعالا لە سوورەتی حەشرا باسی سێ چینمان بۆ ئەکا لە ئیمانداران، ئەوانەی کە کۆچبەرانن کۆچیان کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەوە بۆ مەدینە، پاشان ئەوانەشی کە داڵدەی ئەوانیاندا بوون بە پشتیوانی پێغەمبەر و یارانی پێغەمبەر، پاشان خوای تەعالا ئاەتێکی تر باسی ئێمە ئەکا. ئەفەرمێ والذین جاءوا من بعدهم کە من و تۆین، والذین جاءوا من بعدهم يقولون چی ئەڵێن؟ من و تۆ کە لە دوای ئەوان هاتین ئایا باشترین خەلەفین بۆ باشترین سەلەف؟ ئایا ئێمە خەیر و خەلەفین لخەیری سەلەف؟ یعنی ئێمە باشترین شوێن کەوتوەکانی ئەو پێشینانەین کە سەحابەکانی پێغەمبەر بوون؟ ئایا ئەوانەین؟ ئایا ئێمە وا ئەڵێن وەکو قورئان باسی کردووە؟ يقولون ربنا ئەڵێن پەروەردگارمان اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. يا ربي لمن خوش ببا لمنو أم إيمان داراني كلير دانشتون ولا همو إيمان داران ولا أوانشي كلا بيشي إيمان رويشتون لأهل إيمان. يا ربي خوايا لناو ظلمانا هيج بغض قينك برام بربا أهل إيمان نيلي أحمد دعاي أهل إيمانا خوا فيرمانا كأم دعا بيروزة بردوام بيكين بردوام دعاي لي خوش بون بو يكتري بكين. طبعا اگر کسی استغفار زور بکا لدنیا و لقیامتا برهمکی ابینیتوا، لقیامتا برهمی استغفار خوای تعالی لیت خوش به توبکت قبولك وادخات بهشتوا بمجدي خوای تعالی لسورة آل عمران والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون أولئك جزاؤهم مغفرة من ربهم وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها. أوانيك جناح جوركانك بس جناح جوركانك أوانيك جناح جوركانك وكو زنا وكو أوتاوان بيسانا ئەوانەی کەستەم لە خۆیان ئەکەن کاتێ خۆیان ئەکەوێتە بیر کاتێ بیر ئەکەنەوە کە ئەمان چیان کرد داوای لێبوردن لە خوای پەروەردگار ئەکەن. کێش هەیە وەکو خوا لێبوردە بێ؟ کێ هەیە وەکو خوا لێبوردە بێ؟ هەرچی تاوان هەیە کردبێتت بچیتە لای خوای تەعالا داوای لێ بکەی خوای تەعالا لێت خۆشە بێ. ئەمە باسی تاوانە گەورەکان ئەکا. بەو هەموو تاوانە گەورانەوە بچێڕە حوزوری خوای تەعالا خوایەکی بەڕەحم چاوەڕێتە، خوایەکی بە بەزەیی چاوەڕێتە، خوایەک کە خاوەن ئەرز و ئاسمانەکانە و تۆ تایە زۆر زۆر بچووکی لەگەڵ ئەوەی شاخوای تەعالا تەماشات ئەکا و لێت خۆش ئەبێ و گوناحەکانتیش ئەبورێ. پاشان پێغەمبەر خوای تەعالا ئەفەرمێ ئەوانە پاداشیان چییە؟ لێبوردەیی خوای تەعالا بەهەشتانێک کە خوای تەعالا بە ئەو پەڕی شێواز و جوانی ڕازاندوێتەوە بۆ ئەهلی ئیمان. ئەمە لە قیامەتە ئەی لە دنیایە برا بەڕێزەکانم، لە دنیایە پاداشتی استیغفار و تەوبەتکردن زۆر زۆر گەورەیە. خوای تەعالا عقوبەکانت لەسەر لا ئەبا، بەڵاو موسیبەتت لەسەر لا ئەبا، ڕزقت فراوان ئەکا، مناڵت پێ ئەدا، مشکیلە و کێشەکانت حەل ئەکا بە ئیستیغفار بە تەوبەکردن بە گەڕانەوەی ڕاستەقینە بۆ لای خوای پەروەردگار. خوای تەعالا ئەمانە هەر هەموویت بۆ ئەکا. من تەنها یەک ئاەت دێنمەوە دڵخۆشیەکە بۆ من و بۆ ئێوە و بۆ هەموو ئیمانداران. کێ خاوەن کێشەیە؟ کێ لە ژێر عەزابە ئەژێ؟ کێ لە ناخۆشیە ئەژێ؟ کێ لە دەربەدەریە ئەژێ؟ کێ مناڵی نییە؟ کێ لە ئەو نەخۆشیەکی ناخۆشایە؟ کێ ڕزقی کورتە؟ کێ حالە ئەو پەڕی موسیبەت و ناخۆشیە؟ خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لەسەر زمانی پێغەمبەر نوح
صلاة والسلام إخوان أو لا بيغمري خومان ولا همو بيغمران به أفرمي بقومكم وتم فقلت استغفروا ربكم إنه كان غفارا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا وتم داوای لێ بردن لە خوا بکەن پەشیمان ببنەوە بە دڵ و بە ڕاستەقینەیی بۆ لای خوا بگەڕێنەوە خوای تەعالا لە ئاسمانەوە بەرەکەت و پیتی خۆیتان بۆ ئەبارێنێ يرسل السماء عليكم مدرارا ويمددكم وبيتان أبخشي بأموال وبنين پارە و پولی فراوانتان پێ ئەبەخشێ ماڵ و مناڵ و کەسوکارتان پێ ئەبەخشێ ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات هر دنياتان بو أكاتا بهشت بخوا هر كسي نيتي هر كسي مصيبتي هي هر كسي كيشي هي والله أم آية زور دل خوش كره أم آية هر كسي جيبجي كردو زور دلي خوش بوا أوي داواي كردو خواي تعالى بوي جيبجي كردو ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا أم دل إيوه بو أوانا الرقا بو بيرناكاتوا بو خوانا ناسي بو ناغريتو بولاي إخوا أو خوايا أم مجد خوشارت بأدا بو أوي بقريتو بولاي ما مسايكي بريزو خوشويس ألي لو تاري هينيا من باسي استغفار مكرت وباسي فضلي استغفار مكرت كچن قوريه داواي لي بردن كردن لأخواي قورة چن قوريه باسي أمام كردو باسي فضل كان مكرد وتاركة توابو دواي وتاركة كسيك هاد بولام وتي ما موسى حزكم بتنيا دوسي قسبكين وتم فرمو وتي والله ما موسى من بو أوناتم بولاد وكريايك تو من ناسي بس هرهاتم بولاد بو أوي بزاني ضلنيا تربي لو قسانيك كردتا وبو خلق شي بقيري توا والله من دواي أوي كبيستم فضلي استغفار چن قوريه دودان صالة روجانا 30,000 جار من داوای لێ بردن لە خوای تعالی روجانا 30,000 جار من ئەڵێم ئەستەغفر الله 30,000 جار ئەڵێ وتم 30,000 جار 30,000 جار وتی 30,000 جار وتم ئەی چیت بینی وتی والله هەرچی دوعاءەکەم خوای گەورە گیرایەکە والله داواي هرچي لخواكم خوي تعالى بوميكا حتى وان بيهاتوا شرمكم والله للرومنا يأتي لوزيات الدوابكم أوي حزي ليبكم أوي بما يا خوي تعالى بومكا والله براينا بالفعل واي والله تجربك راوة تجربيكا تعقيبك نوا بيبين بركتي استغفار چن قوريه جاري وحي هركتو پر بادا هركتو پر جاري وحي خوي تعالى اگر بدلت استغفار بك يكسر خوي تعالى بوتيكا دكتور محمد الصاوي قال لا اسكندريه اتشون بو قاهره لوي لمطار وسفر يكم هبو توزر زور رويشتم دوام لبرادر يكد كمزقوتي كي هبو لنزيكي مطار وتم مزقوتا كم بوب كروا من شو حزكم بيما اوي لوي من مو نيجو اوانب كم چن اخواي گوره بومي كرد به دعاء ولا بخوم بو اوي بياني زوب قام موعدي تيارك الله كاتي روشتم بيني مزقوتكي كردو تو لويش زلام يكم ابيني نيج يكردو اباراي وزور داواي لي بردون يكردو زور اباراي ولا خوي تعالى الله لبيني نيجكيا روشت ملايا وتمكاك خير واتو اوند اقري اوند داواي لي بردونكي اوند دعاءكي خير هيج بوتي والله ما مصايب الرز سبي ساعات نوخ يزانكم كزور خوش مبي قرار عمليات بكاو نخوشكي زور خرافه بلا من موعدكي ساعات نويو باري عملياتكشي 15,400 جنيه من نيمه نازانم چی بکەم ئەڵێ منیش نەمزانی چی بڵێم نە ئەوەم بوو بیدەم پێی وتم داوای لێبوردن و دوعای خۆت بکە و بەردەوام بە منیش زۆر ماندوو بم خەوتم بۆ نوێژی بەیانی خادمی مزگەوتەکە لیساندم و نوێژی بەیانی ئەڵێ ئیمامی مزگەوتەکە
ڕجای لێ کردم وتی مامۆستا حەزەکەم تو بێتە پێشنوێژی وتم بابە من زۆر ماندوم بەخوا زۆر خەوم دێ ئەسڵەن تااقەت یعنی ناتوانم پێشنوێژی بکەم وتی ئەگەر چەند ئاەتێکی کورتیش بیار حەزەکەم بەڕێزت بۆ مبارەکی تۆ بەرنوێژیمان بکەیت ئەڵێ بەرنوێژیم بۆ کردن دوای نوێژەکە کابرایەک هات شکڵوشیەوەی پیاوی دەوڵەمەنیە کرد هات وتی من ماڵم تازە هاتوومەتە ئەم گەڕەکە ماڵم نزیکە لە عێراقەوە معمەلی پلاستیکم هەیە الحەمدولله دەوڵەمەنی لەخوا بەزیاو بێ لەو کاتەشەوە کە گوێ لە تۆ ئەگرم لە وتارەکانی تۆ ئەگرم زۆر کاریگەری تێکردوم زۆر تەئسیری تێکردوم ئێسەش 15400 جونەی زەکاتم هەیە هاوردمە بیدەمە جەنابەت بیدەی بە کەسێکی مستحق وتم چەنێ وتی 15400 جونەی یەک هەفتەیە خێزانەکەم تەکلیفەکە کە زوو بیبەخشمەنەوە گوناحبار ببین من وتمە چاوەڕێکم کەسێک مستحق بێ ئێستا جەنابتم بینی وتم نەوەک یعنی لەوانەیە جەنابەت خەڵک بناسی خەڵک پرسیار و داوات لێەکە ئەڵێ هەر لەوەیە چاوم گردا کابرام دۆزیە و بانگم کرد پێم وتم کاکە وەرە بێر ئەیرە وتی چییە وتم ئەوە پارەکەم لە وەرگردان پێی وتم ئەوە 15400 جونەی هەکەیە ئەوە خوای تەعالا بۆی ناردی لە ماوەی چەند سعاتێکە ئیستیغفار و دوعاکردن خوای تەعالا بۆی ناردی ئەڵێ هەر سێکمان دەستمان کرد بە گریان لەوێ هەر سێکمان دەستمان کرد بە گریان لەوێ خوای تەعالا جاری وایە بە لەحەزاتێک وەڵام تەداتەوە واللهی براینە لێتانی ناشارمەوە چەندین کەس هاتۆتە لام مناڵی نەبووە واللهی نەسیحەتم کردەوەتمە ئیستیغفار بکە باوەڕ بکەن دوای چەند مانگێک بە خۆشی و بە مژدەوە هاتۆتەوە وتێتی واللهی لەخوا بەزیاو بێ ئێستا خێزانم حامیلەیە ئەمە فەزلی خوای پەروەردگارە ئەمە نیعمەتێکە بەڕاستی خوای تەعالا بۆ ئەهلی ئیمان دایناوە دەی با ئێمەش بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا هەوڵ بدەین ئیلتیزام بکەین بەو مەنهەجەی کە بەو ڕێبازەی کە خوای تەعالا بۆ پێغەمبەری ناردووە کە پێغەمبەر لەسەری بووە کە خۆشی ئەم دنیایە و بەختەوەری ئەم دنیایەی لە دوایە بێجگە لە قیامەتیش کە لێبوردەیی خوایی لە دوایە و هەروەها ئەگەر غەڵەتێکیشمان کرد با داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکەین حتى ئەگەر غەڵەتیشمان نەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ والله من لە شەو ڕۆژێکە یعنی لە ڕۆژێکە ئەفەرمێ زیاد لە 100 جار داوای لێبوردن لە خوای تەعالاکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای تەعالا هیچ گوناحێکی نەبووە خوا لە هەموو گوناحەکانی پاش و پێشی خۆش بووە لەگەڵەوەی شا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمانەکە کە ئێمە زۆر داوای لێبوردن بکەین چونکە بەوە بەرزە بینەوە ئەگەر گوناحمان هەبێ خوا لێمان خۆشە بێ و ئەی پۆشیە بۆمان ئەگەریش نەمان بێ خوا پلەمان بەرزەکاتەوە یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی هیدایەتمان دەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بەردەواممان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە یا ڕەبی داوای لێبوردن لە تۆ ئەکەین اللهم إنا نستغفرك ونتوب إليك یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان صالح بکەی یا ڕەبی خێزانەکانمان صالح بکەی ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی یا ڕەب العالمین شیفایان بدەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی بە مردووی هەموو مسلمانان بەوانەمان کە پیاوچاکانی پێش ئێمە مردوون هەموو ئەهلی ئیمان یا ڕەبی لە پێش ئێمە خوایە لیان خۆش ببی خوایە گیان بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت داوات لێ ئەەکەین کە هیچ بغض و قین و حەسوودیەک لە دڵمانە نێری بەرامبەر بە هیچ مسلمانێ یا ڕەبی خوایە لە بارانی ڕەحمەت نەمانگریتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەرەکەتی خۆت بڕژێنە بەسەر ئەم وڵاتەی ئێمە یا ڕەب العالمین خوایە کار بەدەستانی ئەم وڵاتە داد پەروەر و عادل بکە ئامین ئامین